ساڵتان لەبێ بینەرانی پایتەخت میدیا ئەم کاتان باش دوای ئەوەی ئەمڕۆ ئێوارە لە دۆڵی ئاڵانی سنووری قەزای خەلیفان درۆنێک دەکەوێتە خوارەوە بۆ هۆیەوە کارمەندێکی بنکەی بەرگری شارستانی خەلیفان بە سووکی زامدار دەبێت. ڕووداوەکە بەم شێوەیە بەپێی ئەو قسانێکی ئێمە لەگەڵ شاید حاڵان و سەرچاوێک لە هێزە ئەمنیەکانی سنوورەکە بێمەی ڕاگەیاندووە بەو شێوەیە بووە دوای ئەوەی کە درۆنێک دەکەوێتە خوارەوە ئاگر دروست ئەبێت. تیمەکانی بنکەی بەرگری شارستانی خەلیفان دەگەنە شوێنی ڕووداوەکە بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە. دوای کۆنتترۆلکردنی ئاگرەکە دوای چەند خولەکێکی تر درۆنێکی تر دەکەوێتە خوارەوە بۆ هێوە کارمەندێکی بنکەی بەرگری شارستانی خەلیفان زامدار دەبێت و سەرەتا وازاندراوەکە کارمەندەکە گیانی لەدەستداوە بۆ ئەوەی کە پەیوەندی پچراوە لەگەڵ بنکەی بەرگری شارستانی خەلیفان و دوای ئەوەی کە دڵنیا بوونەوە و لە ئێستادا ئەم کارمەندە سەلامەتەوە و تەنها برینێکی سوچی هەیە. لە دوای کەوتنە خوارەوەی درۆنی یەکەم کە درۆنی دووەم دەکەوێتە خوارەوە دیارە لە نزیکی ئەم چەند کارمەندە کە ژماریان 3 بۆ 4 کارمەند دەبێت درۆنێکی تر دەکەوێتە خوارەوە بەهۆی هێزی درۆنەکە کارمەندی بەرگری شارستانی هەڵ ئەدات و بە دوای ئەوەی کە ئەکەوێتە عەرزە بەشێک لە شانی و دەستی زامدار دەبێت و دوای ئەوەی ئەگەیەندرێتە نەخۆشخانەی خەلیفان و لەوێوە چارەسەری پێویستی بۆ کراوە.